باز لە کتێبی من دەنووسم ئێوەش بخوێننەوەکەین کە بە ئامادەبوونی چەندین کەسایەتی دیاری حیزبی و هەروە حکومیەکان و ڕووناکبیران و هەروە هاوڵاتیان پەڕی ناساندن و هەروە بڵاوکردنەوەی کتێبی من دەنووسم و ئێوەش بخوێنەوە بەڕێوە چوو. هەڵبەت ئەم کتێبە زمونێکی نوێی نووسینی ڕۆژنامە نووسیە کە لەم تەوەرا باز لە ناوەڕۆکەکەیکین بە شێوەیەکی گشتی با بزانین لە چەند بەش بکاتوە و چی لە خۆی گرتووە کە بە خۆشحاڵیەوە نووسەری کتێبەکە کە بەڕێزیان مەریوان مەسعودن و بەڕێزیان نووسەر ڕۆژنامە نووسن لە بەشەوەی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆبانی کورسات ساڵ لەگەڵمانە بن. کاک مەریوان سڵاو لە بەدبانی باش. کاک مەریوان بانی باش. سپاس بۆم دەفەتە. سپاس بۆ ئامادەبوونیت. سپاس دەکەین. کاک مەریوان ئەگەر سەرەتا هەر لە ناوەڕۆکی کتێبەکەوە دەست پێ بکەین با بزانین بەشەوەیەکی گشتی کتێبی من دەنووسم ئێوەش بخوێنەوە ناوەڕۆکەکەی چی لە خۆی گرتووە. پێشەوە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. دیارە ئەو کتێبە وەکو جەنابەت باس کرد من تعریفێکم کردووە لە ژێر ناونیشانەکە کە ئەزموونێکی نوێی ڕۆژنامە نووسیە تاوانکە بەو مانایی ئەزمونە کە من خۆم ئەزمموی تقریبان 27 ساڵ کارکردنم هەیە لە بواری ڕۆژنامەی کاغەزی با بڵێن نووسین و ڕۆژنامە و گۆڤار بۆیە ئەو ئەزمونەی خۆم بەڕاستی تاقی خۆم کە هەم بۆ لەم هەوڵمداوە لەم کتێبەکۆی بکەمەوە و پێشکەشی ئەم جیلی ئێستای بکەم کە پێویستە بزانن کە ڕۆژنامە نووسێک 27 ساڵ چۆن دەنووسێت و ئەوێ چی پێشکەشکا بە خوێنەر و بەتایبەت وەکو ئەزمونێک وابێ بۆ ئەوانەی کە تازە دێنە بواری ڕۆژنامەگەریەوە. بۆیە من لەم کتێبە کۆمەڵێک با بڵێن شێواز و ستایلی تازەم بەکارهێناوە کە کەمجار لە کتێبی کوردیا ئەم ستایلە بەکار هاتووە کە کتێبەکە خۆی ناوەڕۆکەی لە 65 بابەت لە خۆ دەکرێت و بابەتەکانیش بابەتی خۆم لە مەراسیمەکەش کە جەناب بەس ئەوەیە من لە مەراسیمەکەش باسم کرد کاکام ئەمە ئەوەل من بەدڵ نووسیون بابەتەکان کە ئەڵێن بەدڵ نووسیم هەموو کەسێ نووسینی خۆی خۆشەوێت بەڵام من دوای 27 ساڵ ئەو کتێبە ینی زۆر لام بەدڵ نووسیتەوە وەیە بە ئێمە شەڵی بیخوێنەوە بەڵێ بە تاکید ڕێک دقیق وایە کە من نووسیمە بەدڵ نووسیمە بۆیە کە تۆش خوێنیتەوە ئەمێ بەدڵ بیخوێنیتەوە کەس لەسەر بابەتەکان بێ بەڵێ نەمریشن بابەتەکان ئەوەی کە گرنگە لە ناوەڕۆکە کە ئەڵێم نەمرن بۆ مانایە تۆ 20 ساڵی تریش ئەو کتێبەی من ئێستا کە بەدەست خاتونەوەیە ئەم کتێبە هەڵیتەوە 20 ساڵی تر بیتەوە سەر وەکو سەرچاوە وەکو بابەتەکان نەمرن ینی ئەوە نییە بۆ ڕۆژگارێک نووسرا بێویان تۆ بێبی خوێنیتەوە تر وازی لێبێنی کتێبەکە ناو ڕەفەکان بکەوێت نەخێر ئەم کتێبە ئەتوانێت کۆمەڵێک شت پێشکەشکە بە خوێنەر کە لەبارەی هەم منەوەرەکانی کورد ڕۆشن فکرەکانی کورد هەم سەرکردەکانی کورد هەم کەسایەتەکانی کورد هەم ڕووناکبیرەکانی کورد و لە زائیدەن بەشێکی جیهانی و عەرەبیشی تێدایە و لەگەڵ ڕووداوە زۆر سەرزاش دەگمەنەکان کە لە عێراق بەتایبەتی توانم بڵێم لە سنووری عێراق ڕوویانداوە لە سەردەمی مەلەکیەوە ئینگلیزەکانەوە تا ئەگاتە سەردەمی عەبدولکەریم قاسم و تا ئەگاتە سەردەمی سەدامی دیکتاتۆریش. بەڵێ کاک مەریوان باسی ناونیشانەکەمان کرد. پرۆژەی داهاتوو یاخود بیری لەوە نەکردوێتەوە ئەم کتێبە وەربژێڕی بۆ زمانی عەرەبی؟ وەڵاهی زۆر سپاس بۆ پرسیارتەمان بە خۆشحاڵیەوە یەکێک لە بابەتەکانم کە لەو کتێبە بڵاو بووتەوە لەسەر شەهیدی نەمر سەیدا ساڵح یوسفیە کە لە بۆ زانیاری بینەرانی بەڕێزیش ئەگە بیستی بێتیان تاوان ئەو لە یەکێکە لەو سەرکردە کوردانی کە لە بەغدا یەکەم تیرۆری سیاسی کە لە ڕێگەی مینی تێنراوەوە پێیدا تەقیەوە کە لە دەرگایاندا و نامیان تەسلیم کرد و نامەکەی پیا تەقیەوە ئەو شەهیدە نەمرە بوو. من ئەو بابەتەم تاوان بە کۆمەڵێک بەڵگە لەو کتێبەیە هەیە تەنانەت ئەنی مەبەست داتا و دۆکمنت بەڵێت بە دۆکمنتە مەسەڵەن بۆ ئەم پیاوە مەزن تیرۆر کرا گەڕامەتەوە پێشتر بۆی ئەنوونەم بۆ باسکردی ئەگەڕێمەوە سەر وەڵای کەسیارەکەی جەنابێت ئەوەندە سەنجڵاتێش و بەلای کەس و کارەکەشی شەهید سەیدا ساڵحە کچێکی بەڕێزی هەیە نووسەرە و متابعیشە کردیان بە عەرەبی لە کتێبەکە بڵاویان کردوێتەوە ئێستا بابەتی منیان بردوو خۆیان بڵاویان کردووە لە لە کتێبەکان کە لەسەر ئەو شەهیدە نەمرەیە. بۆیە بەڕاستی من پرۆژەی داهاتووم ئەگەر خۆتە زانی تۆزی سپۆنسەر و ئەمانەی دەوێت ئەگەر هەبێت من بێگومان نەک بۆ عەرەبی بۆ ئینگلیزیش پێم خۆشە چکەم یارمەتیدەرە بۆ گەیاندنی دەنگی کورد شەد نییە دەنگەکە هەر مەزلومیەت بێ کاگاکەم ئەمە هاتەن هەر خۆمان بە توزانە بە مەزلوم و بە داما و بە کوشتن و بڕین و نە ئەو کتێبەی من هەندێک ڕوودکی تێدایە مەسەلەن گوێیەکی تری ڕۆژنامەوانی ڕۆژ نەکە ڕۆژنامەوانی بۆ کەسایەتیەکانیش میمە بە هەموو دنیای عەرەبی ئەڵێ
کە کورد ئەو هەموو منەوەرە گەورەی هەبووە مەسەڵەن چیان کردو ئەو منەوەران لە سمکۆی شیکاگۆ و شێخ مەحموود و شێخ سەعیدی پیران و تایەتە خوار بۆ ڕووناکبیرەکان مامەسەن زەمی ڕۆژبەیان یا مامۆستا برایم ئەحمەدە ینی هەمووی لە خۆ گرتووە ئەو کتێبە. باشە کاک مەریوان وەک لە پشتی کتێبەکە خۆ لە بەرگی کتێبەکە ئاماژەت بۆ کردووە کەم کتێبە زادەی چەند ڕووداوێکی نەبیسراوی دەربارەی ژیانی کەساتیە کوردەکان و هەروەها بیانیەکانیشە. تۆ چۆن دەستت بەم زانیاریانە گەیشتۆ یاخۆ چ سەرچاوەیەکت بەکارهێناوە جیاواز لە کەساتیە کوردەکانی خۆمان بیانیەکانیش بە هەمان شێوە؟ بێگومان پرسیارەکە زۆر تەواوە. من ئەوەی کە ئەڵێن پێوەی هیلاک بوومە ئەمەیە ئەم خاڵەیە. یعنی من نەهاتووم شتی تەقلیت با بڵێن ئەوەی کە تۆ بیستوتە من بیژێڕمەوە. بۆ نمونە ئێمە ئەگەر باسی ڕۆشن فکری کورد مامۆستا برایم ئەحمەد بکەم هەمومان بیستومانەکە پیاوێکی مەزنە و گۆڤاری گەلاوێژی دەرکردووە و کۆمەڵێک ڕۆمان و کتێبی هەیە. ئەوە لەوانەیە بەلای خوێنەریان بەلای هەر کەسێکەوە شتێک زانراو بێ ئەوەی کە متابعی مامۆستای نەمەری کردبێت. بەڵام زۆر شت هەیە نەزانراوە لەبارەوە کە من درکم پێ کردووە. بۆ نمونە من هاتووم بەحسی شتێدا لەو کتێبەی بەدەستی جەنابێت ژن لە قەڵەمە نهێنەکەی برایم ئەحمەددا. یعنی هاتووم هەموو ئەو بابەتانی کە مامۆستای برایم ئەحمەد مەبەستی بووە بڵاوی بکاتەوە لەبارەی سەنجی ژن قورسایی ژن ینی بە کۆمەلگای کوردی بڵێ کە ژن چۆن یەکسان لەگەڵ پیا و چۆن گرنگە. من هاتووم چیم کردووە تۆ حساب ئەو کە مامۆستای نەمر لە سیەکان چلەکان شتی نووسیوە ئەو کاتە کۆمەلگای کوردی لەگەڵ ڕێزم زۆر دواکەوتوو بە لەوڕەوە. بەڵام ئەو هاتووە بۆ نمونە چیرۆکیش تەرجەمە کردووە لەبارەی پێگەی ژن بۆی ناڕاستە خۆ کۆمەلگای کوردی بڵێ کە ژن چەند گرنگە یان هاتووە کۆمەڵێک بابەتی کوردی کردووە لەسەرەوەی کە پیا و سالاری هەیە لە کوردستانە نەخێرە بێ ڕێزی ژن بگیرێ. ئەین بۆ نمونە بۆم باس کردی ئەوە ینی من دڵکم بەو شتانە کردووە. یان مەسەلەن بۆ نمونە کەسێکی مەزنی وەکو مەسەلەن شێخ مەحموود هەمومان زۆر ڕووداومانە سەر بیستووە بەس هەندێک ڕووداوت نەبیستووە کە چۆن نامەی ئاڵوگۆڕ کردووە مەسەلەن لەگەڵ کەسایەتیە گەورەکانی کورد. ئەو نامانەم دەست و قسەم لەسەر نامەکان کردووان کە چۆن ئاڵوگۆڕیان کردووە هەتا لەگەڵ ژنەکەی خۆی کە نەخۆشە بێ لە خەستەخانە نامەکەی بۆ نێرەی هەواڵیە پرسێ و ژنەکەی چۆن جوابی ئەداتەوە. ینی تەشویقی تێدا ئەتوانم کاک مەریوان من لە سوشیال میدیاش بە تایبەتی لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەردەوام سەری ئەو بابەتانەکەم کە بڵاویەکەی تۆ بە تایبەت کەساتی مێژوویەکان بە دۆکۆمەنتاریش لێرە پرسیارەکەم ئەوەیە بۆ نووسینەوەی بابەتێکی مێژووی یا کتێبێکی مێژووی بێ پشت بەچی بەسترێ؟ پرسیارەکە زۆر جوانەکە من هاتووم دووبارەی دەکەمەوە لەم کتێبە نەهاتوم بە شێوەی تەقلیدی بنووسم. تەقلید چییە کاکاکەم؟ مەسەلەن تۆ دەڵێ ڕووداوێک تۆ باز هەر ڕووداوێک بۆ نمونە شەڕی بەدەشتی سارا بە نمونە وەرەگری ئەتوانم لەسەر شەڕی بەدەشتی سارا من یەک کتێبی وەک ئەو کتێبە بنووسم و زیاتریش بەڕێزی خۆش ئەتوانێت بیدووسێ دیراسی لەسەر کە 300 لاپەڕە ئەو کتێبەم 300 لاپەڕێ. بەڵام من هاتووم بۆ نمونە بۆ بەردەشتی سارا بە نمونە من 3 لاپەڕم بەسە تۆ ئەبێ بەدوای ئەوانە بگەڕێ ئەو خاڵان کە خوێنەر و بینەر تێدەکات. بەس دۆکمنتە بەڵێ بە دۆکمنت بیخەرە ڕووداوێکی هەڵبژێرە یەک ڕووداوی سەرنجڕاکێکی مەسەلەن شەڕی سەرا بە نمونە ئەو ڕووداوە بکە بە پێوەەر بۆ کتێبەکە. بۆچی؟ لەبەر ئێستا سەردەمی سوسیال میدیایە کاکەکەم من ئەوم لەبیر نەکردووە خۆتەزانین ئەو بابەتانی کە بڵاویش دەکەمەوە لە ئەکاونت و پێیجەکانی خۆم بابەتی کورتن بۆی خەڵک بیخوێنێتەوە. ئێستا سەردەمی نەماوە تۆ 20 لاپەڕ لەبارەیەک یەک بابەت بنووسی کەس تاقەتی نییە. بەڵام کە تۆ شتێکی سەرنجڕاکێش بە بەڵگەیەکەوە بە ڕسمێکەوە بە نامەیەکەوە دائەنەی بۆ نمونە 200 کلمەی لەبارەوە ئەنووسی ئەتە خوێنەر تێدەکات. بەس خۆی فەنی نووسینەکە ئەوەیە کە باسێکم ئەزمموی نوێی ڕۆژنامە نووسە من ئەو هونەرم بەکارێناوە کە چۆن توانیومە لەمەس بۆنمە بە 200 کەلیمە تێریشی بکەم بابەتەکەی بدەمێ و خوێنەریش بێزار نەبێت لێ هەڵبەتاوەک ئاماژت پێ کردووە بە شێوەیەک نووسراوەکە خوێنەر بێزار نەبێت چونکە هەنێک کەسمان هەیە ڕەنگە حەز بکات بە بابەتە مێژوویەکان بەڵام دەستپێکی بێت کە کتێبەک بخوێنێتەوە و بێزار بێت. تۆ لەمایە چۆن هەوڵەیە چونکە چەندین بابەتی جیاوازی لەخۆ گرتووە کتێبەکە. تاوان پۆلێنێکم کردووە کتێبەکە دوایی سەرنجی بدەن پۆلێنەکە چووە مەسەلەن بە پێ ڕووداوەکان لە هەوڵمداوە مێژووی ڕووداوەکان پۆلێنێکی بکەم ئەوەم کردووە هەتا مەسەن ڕووداوە بڵمە کەسایەتی ڕۆشن فکرەکانم نزیک لە یەکتر داناوە یان ڕووداوە سیاسیەکانم نزیک لێتەنەوە هەتا مەسەلەن بۆ نمونە من هاتوو ئیشم لەسەر هەندێک خاڵ کردووە هەمووتان ئەزانن بینەرانی بەڕێزدان سەدام دیکتاتۆرێک بووە و عێراقی خوێن ڕشتووە لە عێراق و ئەدامیش کراوە بۆ نمونە. بەڵام کەم کەس بستوێتی پێشی ئەدامکردنی 2 ڕۆژ پێش ئەدامکردنی چ نامەیەکی نووسیوە یعنی نامەیەکە کە چۆن
مەسەن نامێک ئاراسی ئەمریکیەکانەکە کە باسی حاڵەتی خۆی دەکا باسی عێراق دەکا باسی ئەو حاڵەتە نەفسی دەکا کە تێیدا ئێمە هاتووم ئەو نامێم شی کردوێتەوە بۆیە باسی ئەوم کرد بووی بزان کە من تەشویقم کردووە لە بابەتەکانە دووش ئەو 65 بابەتە خاتون یعنی ئێستا ئەگەر بۆ نمونەوەی کە پێڵێن ڤیدیۆی فیچەر و لە سوسیال میدیا ئەوانەی هەیە کە من کەمی لێزانم کاگاکان خۆت بزانم لەم ئاولەمە تازانە بەڵام ئەزانم هەر بابەتێک لەوانەی کە من کردومە ئەوەی کە پێڵێن فیچەر ئەکرێن هەیە فیچەر ینی وام حاضر کردووە بۆ ئەو حسابەشم کردووە بۆ تەلەڤیزیۆنە یان بۆ سوسیال میدیا بۆی نییە مەسەلەن تۆ لە ماوەی 3 دقەیە 2 دقەیە بە کۆمەڵێک بەڵگا بە کۆمەڵێک زانیاری خێرا تۆ مەسەن بینەر تێرەکەی ینی حاضرە بۆ ئەمەش ئیشەکەی من بۆی ئەڵێ من ئەزمونێکی نوێ ینی هیلاکن ناکە وەکو چۆن کاگاکەم شانۆکاریشن ینی ئەو سینەماکاریشە بەڵام من وازم هێناوە لە شانۆ بەڵام وەکو سیناریۆ وایە لەوەی کەم چۆن سیناریۆ حاضرە بێ و بەس دەرهێنەر و مەسەن ئەکتەر و ئەمانەی دەوێت ئەوەی منیش بەڕاستی وەکو سیناریۆ بێ حاضرە بەس ئەوەی دەوێت کە تۆ مەسەن کاری لەسەر بکەیت بەڵێ کاک مەریوان باسی شانۆت کرد بەڕێستان دەرچی پێمەگەی هونەرجوانەکانی سلێمانین بە شانۆ دەرهێنان بە دیاریکراوی دبلۆم و بەکالۆرش تێ لە ڕاگەیاندن پرسیارەکەم ئەوەیە وەک شانۆکار بیری لەوە نەکردوێتەوە دەقێکی شانۆی خۆماڵی بنووسی یاخود دەقێک وەربجێڕی بۆ زمانی کوردی جیاواز لە بابەتی کتێب وەڵی سپاس بۆ پرسیارە من طبعا ئەتوانم تەرجەمەکە بکەم چکە دوو هەم لە زمانی عەرەبی و من عەرەبیەکەم باشە یعنی ئینگلیزی و ئەمانە نازانم باش بەڵام ئەتوانم تەرجەمە بکەم بەڵام لەوە ئەترسم دیسان بیجێمەوە بۆ ڕۆژنامە نووسیەکە یعنی تۆزێ ئەو حەقی خۆی نەدەبێ بەڕاستی بۆیە تاوەکو دەرهێنان و ئانش بەخوا خۆت زیان دەمێکە دوورکەوتومەتەوە نامێ زیاتر خۆت بەکاری ڕۆژنامانی سەرقاڵ کردووە بەتاکیدەرەوە باشە کاک مەریوان ئەگەر هەر باز لە کتێبەکە بکەینەوە ئەتوانین بڵین ئەم ڕەنگە کتێبی دیکەی مێژووی جۆرا جۆرمان هەبێت و وەک بە ئاسمان کردکەم کتێبە جیاوازە لە کتێبەکانی دیکە و چەندین بابەتی نەبیستراویتە ئەتوانین بڵین کەمە تا چەند گرنگە بۆ کتێبخانەی کوردی و کلێنێک لە کتێبخانەی کوردی پڕاکاتەوە زۆر سپاس بۆ پرسیارەکە وڵی من ڕێت ناشانمەوە من لەم ڕۆژانە کە بڵێن شەوی ئەو ڕۆژەی کە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو بوو هەشتی دوو مەراسمی بڵاوکردنەوەکەم تان بە خۆشحاڵیەوە ینی خەڵکیی زۆر هاتبوو بۆ مەراسیمەکە پێم خۆش بوو چونکە من تۆ دوازار کتێب کە ساپەکەی بۆ خوێنەرە خوێنەرێکیش مەسەن تۆی نەوێت یان خوێنەری شتەکانی تۆ نەبێتەوە نایە بۆ مەراسیم من کتێبەکەم کە مەراسیمەکەم کرد بۆ شەوەکەی نووسینێکم بینی حەزەکەم ئاماژەی پێ بکەم یعنی نەچێتە خانی هەندێک شتەوە بەڵام خۆشە ئینسان مەسەرەن خاتو شاناز خانم یەکەمی عێراق من کەم بینیومە شت بنووسێ بەڵێ سەردان دەکا بەڵێ زۆر چالاک هەمووتان ئەنی هەموو شتەکانی ئەبیستن بەڵام کەم بیستوتان هەم خۆی بەوە مەشهورە کەم مقابلەش دەکا بەڕاستی زۆر دەگمەن بەڵام بە خۆشحاڵیەوە شەوەکەی لە پێیزە ڕسمیەکانی خۆی ستونێکی لەسەر کتێبەکەی من نووسی بوو یعنی مەوەسم نەچیتێ ینی من لەخوا بەزیادە دیارە توانیومە ئەو پەیامی کە هەمە بیگەێنم یعنی ئەو وەڵامی پرسیارەکەی تۆش ئااتەوە کە ئەڵێ ئەم کتێبە ینی بۆ جێی داهاتوو بۆ ئەمانش گرنگە بۆ مێژوو بۆ ڕەفەی کتێبخانەی کوردی کە ئەمێنێتەوە کە توانیوێتی درک بە هەموو کۆمەڵێک ڕوودا بکە کە تا ئێستا نەبیستراوە لە عێراق و لە کوردستانە بۆ ینی بۆیە باسی نمونەیەم کرد نەبێت ینی شتێک بەڵام ینی تەنانەت خۆشحاڵی دروست کردو لای مەسەن خانمی یەکەمی عێراقیش ئەو کتێبە بە خۆشحاڵی من پێم خۆشە جگە لەوەش چەندین هاوڕێ ئێستا کە لایەنە بە هیوام لە داهاتوودا ینی خوێندنەوەی بۆ بکەن تاڵێن شتان زووە چۆ دوو ڕۆژە بڵاو کراوەتەوە با خوێندنەوەی بۆ بکەن بزان چۆن کاریگەری دەبێت هەرچەندە من دڵنیام ئەو کتێبە وەکو بێموتن ینی من کە نووسیمە خاتون بە نەمری نووسیمە ینی نەمر بۆ معنای کە ئەمە خالید ینی ئەمێنێتەوە ینی وە نیە بڵێم شتێک بێ ئێستا لای زەنابێت بێ تاوا کۆتای پێ بێ کتێبەکە ڕۆمانێک خوێنیتەوە بۆ نمونە ئەنی ڕێزم تاوان بۆ ڕۆمان باش هەیە بەڵام بڵێن ڕۆمانی باشیش بێت تۆ بیخوێنیت یەک جارێک خوێنیتەوە بەڵام ئەوەی من نەخێت تۆ ئەچیت بابەتێک خوێنیتەوە بمنە لەسەر شەهید زەمی ڕۆژبیانی خوێنیتەوە کە چۆن تیرۆر کراوە ئەوە خوێنیتەوە کاگاکامە چێت کتێبەکە دا خاڵ یەکرێ دوو مانچ دێتەوە سەری ئەم زارێت بابەتشانی بەو شێوەیە ئەوەیە بۆی ئەڵێم نەمرە ینی ئینشاءڵڵا بتوانێت ئەو کتێبانی شتێ بکات کاک مەریوان من دوا پرسیارەکەم ئەگەر سۆما پرسیاری نەمابێ باسی نەمریت کرد ئەم کتێبە ئەبێتە سەرچاوە بۆ خوێندکارانی پەیمانگا و زانکۆ بەتایبەت لەباری ڕاگەاندن زۆر سپاس وەڵاهی کاگاکە من چاوم لەوەیە ئەمان دەستیان بکەوێ
حسن تیراژەکەی محدودە ئەوەی کە خۆ زان کتێبی کوردی کەم چاپە بێتە سەرچاوێک بۆ ڕیسیاج بۆ نمونە بەڵێ زین بۆ دووشت مهمە بۆ تەڵەبی خۆ دەزانین خۆش دبلۆم هەیە لە دبلۆمشم تاکردو و مەحەدش و کولیشم بینیوە بەکەلۆرە سەحافەیە یعنی گرنگە وەکو ئەزمموی من سەیری بکەن من نا ئەزمموی کوڕێک کە 27 ساڵە لە بای ڕۆژەمە فێر بن چکە مشکلی ئەوەیە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە زانکۆکانن زیاتر خۆتە زانی ئەکادمی و زانستیانە دەستەکان دەڵێنەوە بەڵام تیۆریە بەڵام ئەوەی من ئەخوێنیتەوە یان دیت فێرەویت چۆن ئەنووسێ یان چی کراوە لەو کتێبە بەڕاستی ڕێگلانە عملیەکەش با بڵێن پراکتیکەکەش ینی بەرزە دەکەی بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مەریوان مەسعود نووسەر و ڕۆژنامە نووس سپاس بۆی کەمبانێ لەگەڵمان نابوویت کۆمەڵە زانیاریت بەدەست سپاس بۆم دەفەتە و سەرکەوتوو بن کاک مەریوان زۆر سپاس.